السيد محافظ البنك المركزي وقدم يعني شرح وافي لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق میوانداری پارێزگاری بانکی ناوەندی کرد بۆ گفتوگۆکردن سەبارەت بە دارایی وڵات. لە کۆبوونەوەکەدا پارێزگاری بانکی ناوەندی ڕوونکردنەوەیدا سەبارەت بە دۆخی دارایی عێراق وەک ئەوەی ئاشکراشە بەپێی ئەو پرۆژە یاسایی بودجەیە کە بەشێک لە زانیاریەکانی دزە پێکراوە و حکوومەتی عێراق بەهای دۆلاری ئەمریکی بۆ 1450 دینار بەرز دەکاتەوە. بەڵام بەڕای من دەبوایە بەرزکردنەوەی بەهای دۆلار دەبوایە بە پلەبەندی بووە نەک بەو خێراییە بۆ ئەوەی زیانەکانی بۆ هاوڵاتیان کەمتر بێت بە تایبەتی ئەو هاوڵاتیانی کە داهاتیان سنووردار و دیاریکراوە هەر بەپێی پرۆژە یاسای بودجەی حکوومەت لە ساڵی 2021دا بەشێک لە دەرماڵەی موچەخۆران دەبڕدرێت و بەڕای من دەبوایە حکوومەت لە بری ئەو هەنگاوانە بەشێک لە خەرجیەکان و بە هەدەردانی کەم بکردایەوە بە تایبەتی لەو کەرتانەی کە بە هەدەردانی زۆری تێدا هەروەک پێویست و باش لەسەر و کەسانە زیاد بکرێت کە خاوەنی داهاتی بەرزن. رواتب بعض المخصصات تنخفض. 3 ارتفاع السلع. احنا اهم شيء يهمنا الطبقات الهشة، الناس الطبقة الفقيرة.